داوای منداڵ دەکەی بڵێ خوا منداڵێکی پەسەندم دەیتێ، منداڵێکی ساڵحم دەیتێ، هەر مەڵێ منداڵم بێ. داوای زەواج دەکەی بڵێ یا ڕەبی خوا هاوسەرگیریەکی ڕەضیە، یا ڕەبی خوا ئەم هاوسەرگیریە لە کۆتاییەکەیدا بم حەسێنێتەوە. هەر مەڵە فڵان کەسم بەنسیب بێ، بڵێ یا ڕەبی خوا لەگەڵ فڵان کەسە بەنسیب یەکمانکەی بە کەسێکی دیندار و خواناس و متتەقی و پاک و پوختی دەزانم، یا ڕەبی خوایە بە یەکەوە بحەسێنەوە و ژیانێکی پەسند و پاک و خاوێنمان هەبێ. ئەو ڕەضیە لەبیر نەچێ. داوای دەوڵەمەندی دەکەی بڵێ یا ڕەبی خوایە سەروەت و سامانێکی زۆرم پێ ببەخشی، کاکە خوا ئەلغەنیە، هەرچی مڵک و ماڵی ئەرز و ئاسمان و دیار و نادیارە هەمووی ئەڵڵایە. خوش ئەلغەنیە، دەوڵەمەندی ڕاستەقینە بەس ئەڵڵایە سوبحانەهو وەتەعالە. وەڵڵا پێی خۆشە داوای لێ بکە، هەوڵ بدە کە سابەت بکە دەست بجوڵێنەوە، توانەکانی خۆت بخات کار، ڕێوی نووسوو مەبە، فێڵباز مەبە، چاول لە دەستبڕینەوە نەبێت، چاول لە کەسابەتی حەڵاڵەوە بێ، گۆشەی کەسابەتێک بگرە، پیشەیەک بگرە، داواش کە بڵێ یا ڕەبی خوایە هەر بە نانسکی ڕازی نابم، دەرگای ڕەحمەتی تۆ فراوانە، خوایە دەوڵەمەندم کەی، بەڵام بڵێ ڕەضیە، بڵێ یا ڕەبی خوایە دەوڵەمەندێکی پەسەند بێ، دەوڵەمەندێک بێ بۆ ماڵی ئیسراحەت بکەم، دەوڵەمەندێک بێ ژیانم پێ خۆش بێ، دەوڵەمەندیەک بێ قیامەتمی پێ ئاوەدان بێ، یا ڕەبی خوایە دەوڵەمەندیەک بێ دڵم لەگەڵی خۆش بێ، بەخوا خەڵکی زۆری پارە هەیە بەڵام دڵی خۆشی بەخۆیەوە نەبینیوە، یا ڕەبی خوایە دەوڵەمەندیەک بێ کەسایەتیمی پێ پارێزرێ، و خەڵک هەیە دەوڵەمەندە بەڵام هەرچی شەخسیەت بێت لە ڕووی جەنابتان نیەتی. بڵێ ڕەضیە، ئەم وشەی ڕەضیە لە قورئانە زۆر بە وردی سەرنجی بدەن، بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار ئەوەی پێم دەبەخشی ڕەضیە، مای پەسەندی بێ، لێی بحەسێمەوە. نمرەیەکی بەرز داوا دەکەی، هەر مەڵێ یا ڕەبی خوایە دەرەجەیەک بێنم، 100 بێنم، 99 بێنم، 98 بێنم، ئامانجم ئەو کۆلێژیەوە پێی بگەم، بڵێ یا ڕەبی خوایە ئەو نمرەیە کە بەدەستی دێنم ڕەضیە. جار هەیە تۆ کۆلێجی پزیشکی خوا جوابی وەڵامی نامەکەی داواکەی دایتەوە 100 هێنا لە کۆلێجی پزیشکی وەرگیرەی، بەڵام ئەگەر خوا لە پشتن نەبێ، ڕەضیە نەبێ، لەوە ئەچێ دوایی لە نەشتەرگەریەکە کەسێک بەهۆی تۆوە سەقەت ببێ، دوایی تەقەت لێ بکا بتکوژێ، ماڵ دوێرانکە، کەم ئەندامت کە، چاولێ بڵێ ڕەضیە، یا ڕەبی خوا ئەو نمرەی بەدەستی دێنم، ئەو کۆلێژەی بەدەستی دێنم، پەسند بێ، عاقیبەتەکەی خێر بێ، بۆم ببێتە مای بەختەوەری دنیا و قیامەت و ئاوەدانکردنەوەی قەبر و قیامەتم، خۆشبەختی ئەم دنیام. داوا دەکەی کوڕکچەکە زەواج بکە، هەر مەڵی یا ڕەبی خوا ئەو کچەم زەواجی بۆ بکرێ، بڵێ یا ڕەبی خوا مێردێکی پەسەندی بەنسیب بکەی، هەر مەڵێ خوا ئاواتمە ئەم کوڕم ژن بێنێ و ڕۆڵەکانی لە باوەشگرم، کوڕە بڵێ یا ڕەبی خوایە کچێکی پەسەندی بەنسیب بکەی کە کوڕەکەم بحەسێتەوە، کە من دڵم ئۆقرە بگرێ، کە منداڵی ساڵحیان پێ ببەخشی، وەجعله ڕەبی ڕەضیە لەبیر نەچێ.